دووبارە سڵاو کاگوسمان لە شوێنە وەستاین وتم تۆ بۆ تۆمەتبارەکرێت کە تۆ فەرماندەی ناوچەیەکانی قڕشاڵە بوویت لە ڕووداوی سوێکی ئاوا گوایە تۆ زوو بەرەکەی خۆتە بەجێ هێشت و سوپای عێراقی و پارتی دیموکراتی کوردستان زۆر بە سەهلی لێەوە هاتوونەتە ناوە ئەمەش وورەی جەبهەکانی کێدا وەزانەوە. تەسەوڕ ناکەم کەس نە لە دوژمن نە لە دۆست ئەو قسەی کردی نازەم من جێم لە ستیواقەت نەبووە چکە تەسەوڕ ناکەم کەسێک ئەو پرسیار تەوان هەم جێشی عێراقی ئەو مەسەلە دەزانن شوێنی شەڕەکەی ئێمە هەم پارتی دموکراتی کوردستان شوێنەکەی ئێمە دەزانی ئەوان باشتر ڕەنگە لەو مەسەلە ئاگایان لێبی و لێ نێرەیەکێتیش تەسەوڕ ناکەم کەس ئەو قسە بکە جەراعەتی ئەوەی هەبی بە نووسین یان بەڕاشکاوی یان لەبەرەو ڕووی من یان لەبەرەو ڕووی هەر شوێنێ قسەی وا بکات چونکە ئێمە باشترین مقاومە لە سنووریەکانی قڕژارە کرا بە شایەدی زابطەکانی جێشی عێراقی ئەمە لە یەکەم تەقەش لای ئێمە دەستی پێکرد بەیانێکی لە چاری بەیانی تەقەلای ئێمە دەستی پێکرد لە هیچ شوێنێک تەقە نەبووە ئێمەش هەتا ڕۆژی دوایە سەعات 10 بەیانیش مقاومەمان کردیا و دەبابەش ناو هەولێرە بوو کە ئەمەش سەعبمان کردی کە ئەمە هەموو ڕەفیقەکانم ماینە کاتە بەرەکانی تر ئێمە لە سنووری ڕێی مڕۆی مووسڵ کەرەک لە دەستی ئێمە بوو پاشی هەموو شوێنێک دەبابی پێداهاتی هەر کەسێکیش دەرێن ناوانیە با جوابم بداتەوە. تۆ زۆر بەتونی لە دژی پارتی دیموکراتی کوردستان قساکەی زۆر جار تۆ بە تۆیانەوت کە تۆ لە باڵاتون ڕۆگەی نەوەیکێتیت ئێستا شاتوتە ناو گۆڕانەوە هەر بە هەمان زمان قساکەی زۆر تون قساکەی لەناو گۆڕانە باڵێک هەیە پێ بڵێن باڵی تون ڕۆ یا باڵێک باڵی میان ڕۆ بێ بەرامبەر سیاسەتی پارتی وەیکێتی وەکو باڵ وەکو ئەفراد ڕەنگە هەبی بەڵام وەکو باڵ لە ناو بزوتنەوەی گۆڕان هەستم پێ نەکردێ باڵی میان ڕەو و باڵی تون ڕەو هەبی بەڵام ئەمن خۆم هەر تەواو وایە یعنی لە قسەی احتیادیش بە ئەوەی توندی قسە دەکەم حەزم نەدەکرد وابم حەزم دەکرد زۆر بەهێمنی قسە بکەم حەزم دەکرد زۆر لەسەرخۆ قسە بکەم حەزم دەکرد تون نەبووم بەڵام ئەوە شتێکی لا ئیرادیە بەدەستخۆمی. بەڵێ ئەنی ئەم ئوسلوبی قسەکردن پێ ناگوارڕێ ساکە زۆری خەڵک ینی زۆر هەوڵ دەدەم بیگۆڕم بەڵام تا ڕابردوم هەموو وایە توندە. زۆر باشە کاک عوسمان بەشێک لە خەڵک تۆ تۆمەتبارەکەن بەوەی کە ئەو خانووی ئێستا تیا دانیشتوویت و باخێکی جوانێت یا کردو لە کۆیە ئەڵێ نەم زەویی داگیر کردەوە تەسەوڕ ناکەم کە زوا برێ ڕوبەڕوو ئەمن ئەوەی لێم کڕووە زەویەکەم لێ کڕیە هەرچەندە زەویەکە ئەوە کچی سەخەریە ینی زەوی ئەوە نییە بەرام ئەمن لە خەڵکە کەسێکی کۆیم کردیە کە ئامۆزای هاشمی مام عەلیەسکی ئەوەی لای مام جەلالە کاک هاشمی مام عەلی دەناسن ئەوەی لە ئیدارەی گشتی وەخت خۆی حیمای لەشکرەکەی مەسەلە مەسوولی لەشکرەکەی مام جەلال بوو لە حیمای سکرتاریەت بوو ئەمە لە ئامۆزاویم کڕیە معلومە وەڵا بێ تاپۆیە بەرام ئەو کاتی ئەمن کڕیم لە دەرەوەی شار بوو هەر وەکو چۆن خەڵک عاجی دەکڕی و سیمی لێ دەدا ئەمنیش دوو دۆنمەم کڕی بەرام ئەمن هێشتا سیمم لێ نەدایە سەخەری بوو خۆم چاکم کرد هێدی تەدریجیان خانیم لێ کردو و باغەکەشم خۆشنی هەندە دارم لێساندیە و تا ئێستاش کارەبا و ئەوەم نییە. باشە بەڵام ئەندامی سەرکردایەتی حیزبێکی گەورە ئەندامی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنی حیزبێک لەناو پەرلەمانە چۆن قوڵێک لە زەویشی بێت تاپۆیە خانوو بکەیت و دانیشیت و کامە خۆی لە خۆیان نایاسایی نا ئەوە لە دەرەوەی شار بوو لە داخل سنووری بەلەدیە نەبوو خۆی عادەتەن ئەتوو ئەگەر لە سنووری بەلەدیە نەبی حەق ئەو حەقە بە هەموو کەس دەدرێ خۆی لە شوێنێک لە دەرەوەی شار کە منتقەی پێ دەرێن مەقاتەعینۆ لە دەشتی کۆیە لە دەرەوەی سنووری بەلەدیە بوو ئەمن شوێنەکە هیچ شوێنێکی ئیفراسکراوی لێ نەبوو کە ئەو منتقەی ئیفراسکرابی یان نەخشە سازی بۆ کرابی لە دەرەوەی سنووری بەلەدیە بوو ئەو کاتی ئەمن خانیەکەم لێ کرد ئەو حەقم بە خۆمدایە ینی هەرچەندە منتقەی ئەوەی تاپۆی زراعی هەیە هەندێک لە عادەکان بەرام ئەوە سەخەری ئەو عادە زراعیانە بوو کە ئەوان بە منیان فرۆشت لەبەرەوەی سنووری شارەوانی نەبوو داخلی بەلەدەی کۆیە نەبوو پێم وایە زۆر واریدە. بەڵێ
ئەگەر ئستا بڕیارێک دەرچێ بووی ئەو زەوێ بێ تاپۆیانە بگەڕێنەوە لە سەرانسەری هەرێمە تۆ ئامادەی دەستلمیکەیتەوە بۆچی بگەڕێنەوە بۆ حکوومەت ئەگەر ئەمرێکی حکوومەت بی بەڵام ئەمرەکە فعلەن ئەو حکوومەتە شتەکەی لۆکاڵی نەوی گشتیوی بڵێ زۆر باشە کاک عوسمان بەشێک لەوانەی لە شۆڕشی کوردیا بەشداریان کردووە تو تۆمەتبارەکەن بە کوشتنی خادر مستەفا ئەم تۆمەتبارکردن لەکوێوە سەرچاوایرێ وڵایە جاگەی ئیجازە بدەی پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە حەز دەکەم لەسەر خانێکە هەندە قسەت کرد دەربارەی خانێکە مەسەن حەق نییە خەڵک برێ فرانکەس بۆ ئەو خانێ هەیە وانە حەقە برێن چۆنی پیا کردی چونکە تو تەبیعیە خۆ سیاست بەبێ قسات شتێکی بێمان نایە وابزانام لە دنیا تەبیعیە خەڵک سیاستش بکە دەوڕەمەند بی وەزعی باش بشی وانە ئەمن پێشەوەی بمە پێشمەرگە زۆر دەوڕەمەند بوویمە خۆم پیاوێکیشی هەبوو بوویمە قەت نەبوو نەبوویمە کە بوویمە پێشمە ئێستاش لە هەولێر لەو خانێدا دەنیشم پێشەوەی بمە پێشمەرگەی خۆم بۆ ینی بەرام دەبی بێن چۆنت پیاکرد بەڵێ بە بڕۆی زۆرینە بە بڕۆی زۆرینە ڕەنگە ئاسایی بێکە کەسێک سیاسی بێ و تجارەت بکە بەڵام تجارەتێکی یاسایی بکە وەکو خەڵکی تر وەکو تاجرێکە پشتی نییە بزەبت پرسیارەکەمیش ئەوە بوو دەبی برێ مەسەرن ئەوجا ڕقابەی مالی هەیە لیژنەی بە دوواداچوون هەیە دەبی برێ وەرە چۆنت پیاکرد نابی برێ بۆ هەیت وانە دەبی بێت لێم پێستەوە تام جوابی بدەمەوە چۆنم پیا کرد چۆنم دروست کرد ئایا وەزیر بووم چم هەبوو ئایا لە حکوومەت بووم چۆن ئەو خانێ بکرد نابی باگراوەندی من ئەو حزبە ئەو میلەتی خۆم نابی ئەمن بناسی ئەمن چ بوویمە باشە با لەو بەرپرسانەوە ئێمە لە عوسمانبانی مارانیەوە دەست پێکەین ئێستا من لە تۆ پرسم چۆنە پیا کرد ئەمە خۆم وەکو بەتوم وت پێشەوەی بمە پێشمەرگە پیاوەشی دەوڕەمەند خۆم هەبوو بوومە لە عایلەویەوە یا خۆش بابیشم وەزعی بار بوو خۆشم دەوڵەمەند بوو خۆشم پیاوەشی هەبوو بوو کە بووم بە پێشمەرگە خانیم هەبوو معمەلی بلۆکم هەبوو ئەمن معمەلی بلۆکم هەبوو لە هەولێر پێشەوەی بمە پێشمەرگە چار کەس لە هەولێر معمەلی بلۆکی نەبوو خۆم پیاوەکی متەمەکین بووم زۆر تەبیعیشە وەزعم باش بوو کە ئەو خانیشم دروست کرد نەیەکێتی یارمەتی دایمە نە پارتی یارمەتی دایمە نە گەندەڵیشم کردیا خۆم هەرکە خەو خانیم کرد چار کوڕم لە دەرەوە بوو چار کوڕم لە خاریز بوون ئەو کاتی هاوکاریان کردم و خانێکەش ئەو کاتی هیچ پارچەوە و تۆی تێ نەچوو نازم ئێستا بوویتە ئەو خانیا ئەو کاتی پارەشی زۆر کوڕێک لێرەیە ناوی وەستا محەممەددا کوڕی حاجی ڕەفیقیە خەرچی سلێمانە ئەو بەردی عەلانەکەی لۆکردم هەر پارەشی لێوە نەگرت یعنی زۆر ئەوە بە ئەوەی کرد ئەوی سەقفەکەی کرد ئەوش خەرچی سلێمانی بوو کردی هەموو شێ زۆرەکەی تێچوو هەموو سەقفی خانوەکەم ینی پارەشەوە تو تێ نەچوە خانێکەکەی من بەڵێ زۆر باشە با بگەڕێنەوە بۆ پرسیاری تر کەوتم تۆ تۆمەتبارەکرێت بە کوشتنی ئەو کەسە بەداخەوە مەسلەی شەهیدکردنی هەڤاڵ قادر مستەفا بەنسبەتی من شتێکی زۆر ناخۆش بوو بەڕاستی ڕاستە من لەگە بوویمە لەوێ بوویمە بەڵام زۆر پێم ناخۆش بە شەهید بووە و ئەوانەش ناحەقن پێ ئەوانەی کە ئەمن تۆمەتبار دەکەن بە شەهیدکردنی هەڤاڵ قادر مستەفا بەڕاستی بێ ئاگانە لە حادیسەکە تفەنگ بە تاریکەوە دن ساری هەشتا پێنج بۆ من بەڕاستی هەمووی ناخۆش بوو هەر چەند ڕۆژێک پاش شەهید بوونی هەڤاڵ قادر مستەفا کاک ئەحمەد فەقیڕەشیش ئەندامی سەرکردایەتی حزبی سۆشیالیستی ئەو کاتی بوو لە شنۆیە لە غەریبیان شەهید کرا زۆر بەداخەوە لۆوی متەئسیرتریش بوو و هەم لەو کاتیش دەنگۆی ئەم کاک مەلا بەختیاریش گیرە هەر لەو چەند ڕۆژەی ئەو کاتانە بوو لە دوی مانگ وابزانم هەتا بیستی مانگ ئەو سێ حادیسە لە ساری هەشتا و پێنج بە تەسەووری من ئەوەی ئەگە باش لە بیرم بی هەم لە دوی مانگی یازدە بوو پێم وایە لە هەشتا و پێنج کاک مەلا بەختیار لە دوی یازدە بوو پێم وایە کاک مەلا بەختیاریان گرت و دەنگۆی ئەوە بۆ کە ڕمیان کردیە و لە پازدەی یازدەی هەمان ساڵ بوو شەهید قادر مستەفا شەهید بوو بەو حادیسە لابەلایە و هەم پێم وایە لە 26 یازدەی هەمان ساڵ کاک ئەحمەد فەقیڕەش لە پلان جەماعاتێکی
پارتی دموکراتی کوردستان لە شاری شنوۆیە شەهید کرا کە هەموو حادیسەکان بەنسبەت من ئەو کاتی هەمووی هەر زۆر زۆر ناخۆش بوو. بەڵام ئەم حاڵەتەیان تۆمەتبارکردنی تۆ شۆوە سەرچاوە. بەڵێ من لەگەڵ حادیسەکە بووم ئەو کاتە ئێمە جیاواز بوو بووینەوە لە حیزبی سۆشیالیست. حیزبی سۆشیالیست ئەو کاتی انشقاقی کرد لە ساری 85 جەماعەتێکی لێ بووە بە ناوی دموکراتی شۆڕژێڕیان پێدەگۆ نازەمە ئەو کات دوایە بوو بە زەحمەت کێشان. ئەو ئێمە لەسەر خیلافی ئەو کاتیمان زۆرتر وا بوو یعنی سەردەمەکە وا بوو ئیتر ئێمە جیاواز بووینەوە کە جیاواز بووینەوە کاک قادر عەزیز ئەو کاتی برین مەکتەبی سیاسی بوو لەگە ئێمە تەنها ئەو لە کۆتایی لەگەرمان هات یان ئەمە لەگەوی هاتی نازام چی پێ برم. ئێمە ئەکسەریەی قاعیدەی سۆشیالیست بووین لەو کاتی بەرام لە قیادە ئەقەل لێ بووین. ئێمە هێزەکەمان زۆرتر بوو و خەرج بە تایبەتی خەرچی هەولێر لەگەر ئەو کاتی لەگەر ئەو ئیتیجا هەبوو کە پێیان دەگۆ ئیتیجاهی شۆڕژێر ئەو کاتی کە جیا بووینەوە کە قادر عەزیز لەگەر دکتۆر سەردار ئێمە هاتینە خوارێ بەرە و منتقەی بادینان ئەوانش چوون بۆ ئێران فعلا لە ئێران کە قادر و دکتۆر سەرداریان گرت لەلایەن ئەو سەید کاکە خۆشی باسی دەکات دەرێ چۆن مانگرت و چۆن پاڕاو یعنی خۆی باسی دەکات پێویست ناکەم زۆر لەسەری بڕۆم بەرام ئەوان بە هاوکاری برادرانی ئێران لەوێن دەرێ کە قادر و کاک دکتۆر سەرداریان گرت سزینیان کرد لا من سیر بوو بەڕاستیکەمە بە شێوەیەکی احتیاطی زیاد بووینەوە هیچ شەڕ و تەقەن نەبوو. ئێمە کە چوین و من مەقەرماندانا لە منتیقەی بادینان بۆیە چوینە منتیقەی بادینانیش کە ئەو کاتی کاک قادر مەسئولی لق بوو لە بادینان لەوێ شوێن بارەگای و شتێک هەبوو چوینە و بارەگای و لەوێ خۆمان کۆ کردەوە و هێزێک پێک هاتین ژمارەیەکی زۆر بوو هێزەکەمان هێزیی 80 نەفەر بوو. پێمان باش بوو جەولەشی لای منتیقەی هەولێر و منتیقەی بەڕانەتی و ئەو ناوە بکەین خۆمان ڕابگەین و بە خەڵک برێن ئێمە ئینشقاقمان کرد ئیتر بە حاڵەتێکی سوتفەیی ئێمە لە گوندی شرێن خەوتە بوون شەو گوتیان هێزێک بەڕاستی گوتیان قواتی حکوومەت هاتی بەمەیان گۆ قواتی حکوومەت هاتی چکۆ ئێمە هیچ ئاگامان لە ڕەحمەتی قادر مستەفا نەبوو هاتە ناوچەکەی و فعلا لە ناوچەکەش نەبوو ئەوەی هاتبوو ئێمە لە ناوچەکە بووین وە کەسێکە لە ناوچەکە نەبوو تەنها ئەمە داهاتین بە حکمەوەی ئێمەش ئەکسەریە بوون یعنی ژمارە ئێمە زۆرتر بوو لە هەولێر خەڵک زۆرتر لەگەر ئێمە ئەو کاتی وا بوو ئێمە هاتین لەوێ خەڵکە لە دوو گوندان خەوت بووین ئەمە لە دەیەک بووم دکتۆر ڕشتیش لە دەیەک بوو جیهازمان هەبوو تەلەفۆنی کردم گوتی هێزێک دەرێن لە دینارتەوە حکوومەت هاتیە لە منتیقەی سەیدان هاتینە سەرڕێ زۆر بووین هێزشی وەڵا کە منش چوومەوان لە گوندەکی بوون لەوێ یەکترمان گرتەوە و چ بکەین گوتمان ئێرە چیایە بەپانی دەڕوین تەمان دەبابە و شت نییە ئەگە هەبی فرسان و شت هاتینە ئەویش چیایە خۆ قابل لە مقاومەی دەکەین وەڵا ئێمە بەپانی پێشمەرگەکانمان بەڕێ کرد و خۆمان لە لای دواوە دەڕۆیشت لە ناوەندێ تقریبان دەڕۆیشتی ئەمن بووم دکتۆر ڕەشید بوو زرار زۆرە بوو ڕەحمەتی دکتۆر ڕەشید خوا ئافریکا نەمایە بەرام کاک زرار زۆرە و هەواڵەکانی هەم برێن ئەو کاتی زەحمەت کێشام هەرماینە و ئەوانی سۆشیالیستیش بوون هەرماینە لەگە قادر مستەفای بوون کاتێک ئێمە ئەوان دەنجیان یەکتریان دەنگدا یەکتریان ناسی کە ئەوە جەماعەتی کاک قادر مستەفایە و ئەوانی کە جەماعەتی ئێمە نەبرێن کە یەکتریان ناسی تەقە نەبوو لە بینی هیچ لامە تێکەرا بوو ئەم حادسێ چۆن ڕوویە تێکەرا بوون من کە گەیشتینە لایەن و دۆقەمان ئەمن دەستم لە ناو دەستی قادر مستەفای بوو میلی چەچێک ڕاکێشت کەسێک میلی پێشمەرگە لەو مناقەشە و شتە کوڕێک سۆشیالیستیش بوو میلی تفەنکەی ڕاکێشە ناوی ئازاد بوو پێشمەرگە ئێستاش مایە ناوی ئازاد بوو برازای لەتیفە لەتیف کوڕی شەهید مەلایە خەرچی گرت مەلاشە لە خوشتەپەی
ئەو ئازادە چەکەکەی ڕاکێشە ئەمن یەکسەر بە توندی چون بۆ لای ئەو ئازادە ئێستا خۆشی مایە ئەم بۆی فیشەشتی لە بەرتفەنکەی دەرینم یا چەکەکەی لێوەگرم ئیتر لە هەموو لایەک بۆ ڕاکێش ئەو پێشمەرگانەی حیزبی سۆشیالیست چەکران هەمویان چەکران هەمویان چەکران چکە کەم بوون 12 کەس بوون ئەمە زۆر بوون بەڕاستی یانی لە خیلالی دوورکەوتنەوەی من فعلا قادر مستەفاش دەکشێتەوە جێیەکەی سەرکەندار و شت دەبی داوای چەک لێویش دەکەن کە داوای چەک لێ دەکەن ئەویش دەکشێتەوە دیارە حتمما قادر مستەفای ڕەحمەتی تفەنکەی سوار بووە هەر دەکشێتەوە چەکەی نادا و تەقەش ناکە بە پشتەوەدا خۆی بەردەبیتەوە ئەوە نیە بە پشتا و پشتدەی لە سەکەندارەکی بەردەبیتەوە ڕەنگە دەستی بە تفەنگ پلاپیتکەی تفەنکەی کەتبی وایان ئەوەی وایان گۆچکە من زود لە حادیسەکە دوور بووم چوومە ناو پێشمەرکان لە دروستبوونی حادیسەکە و ڕەنگە وای دەژێڕنەوە ئەوانی لێ بنچکە خۆم لەوێ نیمە لە کنس ئەو حادیسەی شەیدکردنی قادر مستەفا نەبووم مەسەلە لەوانەیە 100 مەترێک دوور بووم 50 مەترێک دوور بووم لە ناو پێشمەرکان بووم لە خیلالی سەگ ڕاکێشان و شتەکەی و ئەو کە بەردەبیتەوە ڕەنگە دەستی بە پەلاپیتکەی کەتبی ئەگە چەکی سوار بووبی فیشەکەک دەرچووبی ئەوان تەقیان لێ کرد و خۆشیان باش دەزانن کە سوکاری خۆی و ئەو پێشمەرگانەی لەوێن دەرێکە لەگە شەید قادر مستەفا بوون بە جیران هەمویان و پاشان بەردران هەمویان حادیسەکە باش دەزانن بەڵێ ینی ئەو بەکەوتنە خوارەوەکە مرد یا بە کوشت نا بە گولە لیاندا کوشت کەکەوت نارێم گوتمان بۆچی کوشتان گوتیان لەبەر ئەوەی ئەو تەقەچی کرد ئەو جاوەیەوە نییە بەرام ئەوانەیە کە کوشتیان وایان گۆ ئەو کاتی سوکە ئەمە زۆر متەسیر بن بە کوشتنەکەی تاقیقمان لە کوشتنەکەی کرد چێ بۆ کوژرا ئەوان گوتیان ئەو تەقەی کرا مەشتەقەمانێک کرد یعنی خۆیان دەزان چێ لەیدایە من لەبە مەسەلەی ڕەفاقەت نارم چێ لێدات کە خۆیان زۆر باش دەزان چێ و ئەو نەفەرانەی لەوێن دەرێبوون وەکو باسم کرد کە جەماعەتی دەستەکەی کا قادر بن خۆشیان باش دەزانن بۆیە من پێویست ناکە لێرە برێن فران کەس بوو و لەبەی مەسەلەی ئەخلاقی ڕیفاقی ئینسان خۆش نییە ئەوە برێ ئەمن حادیسەکە لەگە بوویمە بەران لە قاتیلی و هەم پێم ناخۆش بوو و هەم لە گەریش نەبوو هەم زۆر متەسیریش باش لە خولی پێشووی پەرلەمانە تۆ دەنگە بە یاسای باری کەسیتی نەیە بیانوەکەش ئەوە بوو ئەمە یاسای دژی شەرع و دینە یعنی تۆ سەرۆکی کوتلەی سەوز بووی ئەندامی سەرکردایەتی شێتی بووی کە حیزبێکی سۆسیال دیموکراتە ینی ئەوە گرنگی دا بە نەمگۆ دژی دینە ئەمە لەسەر مەسەلەی دوژنە بوو ئەوەیە زەنابەت باسی دەکەی یاسای قەدەغەکردنی فرەژنی ئەوە بوو ئەو کاتی بەدیدی من وەکو باسم کرد یەک حکومەت بووین ئەو کاتی بەرام دوو فراکسۆ بووین ئەو کاتی بە تەسەووری من لە گناو پارتی و یەکێتی وەکو ئێستا نەبوو بە تەسەووری من وەحدە و سراع هەیە لەگە پارتی لەو شوێنانەی کە وەحدە پێویست بوو وەحدە بکەین لەو شوێنانەی کە سراع پێویستە سراع بکەین ئەمن بە بەدیدی خۆم وای بۆ چووم کە پارتی دەیەوێ 1500 مینبەری مزگەفت ئەو کاتی هەبوو لە کوردستان لە یەکێتی گار بدە ئەمن وای لۆچوو وەکو شتێکی تاکتیکی و سەرۆکی فراکسۆنیش بووم بۆی ئەو مەعادلە ڕاستکەمەوە فعلەن دەنگم بە کۆتوبەندکردنی دوژنەدا لەگە ئەوە بووم کۆتوبەند زیاد بکرێ بۆ دوژنە دەنا لە مەسلە دینیەکە نەبوو مەسلە تەسەوورم وا بوو ئەگەر ئەو شتە بکرا وایە مینبەری مزگەفتەکان لە یەکێتی ڕادەپەڕی یەکێتی وەزە خراپ بۆ ئەو کاتی تەسەوورم وا بوو خۆی پێناگیرێتەوە و تەسحەم بەخۆم دا وەکو عوسمان لە پێناوی یەکێتی نیشتمانی کوردستان لەنا من زۆر زەرم کرد بەو دەنگانە و دەشم زانی زەرر دەکەم بەرام ئەو کاتی تەسحەم بە شخصی خۆمدا لە ڕووی لەلایەن ڕۆشنبیرەکان لەلایەن ژنان زۆر تەسیری تێکردم بەرام لە پێناوی یەکێتی ئەو کاتی تەسحەم بە خۆمدا باشە زۆر بە کورتی یەکێتی بۆ تەسحیاتی توی زانی وەڵاهی تەسەوور ناکەم زانی باشە تۆ زۆر جار حەز ناکەیت ئەو تونڕەوی تۆ ئەو سڕاعکردنت باڵێکی شابەرۆشتی تر یعنی ئەمەە تۆخە کردەوە ئەوە بە قوڵی سڕاع کرد کە کاری لە پرۆسی یەگرتنەوە وەحدەی نێوانی شێتی پارتیە کرد نا تەسەوورم نەدەکرد کاری لێ بکە خۆزگە کاری لێ بکرد ئەمن تەسەوور ناکەم ئیتفاقی استراتیژی ببیتە هۆکارێک بۆ خزمەتکردنی بەڕێوەبردننی ئیدارەی کورد بۆ بەڵام بەو بەبوونی ئەو ڕێکەوتنە استراتیژی ئێستا ئەوان یەک دەنگن لە بەغاو
کورد بە یەک ئەدا ئیشەکاو لە چێن دەرەیەک دەنگ واڵێن خۆیان یەکێتی و پارتی خۆیان واڵێن ئەمە ئینجازی ئەو ئیتفاق بە استراتیژی قسە یەکێتی و پارتی و یەک حکوومەتمان هەیە یەک جێیشمان هەیە یەک ئاسایشمان هەیە یەک مالیەمان هەیە یەک بەڕێوەبردنمان هەیە بەرام وایە بەڵام ئێستا یەک حکوومەت هەیە چەند وەزارەت بەناو. دوو وەزارەتن بەناو یەک حکوومەت هەیە بەرام لە عەمەلە وانی هەر لە خۆلی پێشووی پەرلەمانە لە کاتی قسەکردن لەسەر پرۆژە یاسای مافی ئیمتیازاتی شەیدان و ئەنفال تۆ دژی ئەو بڕگەیە وەستایتەوە کە باسی ئەوە کە ئەگەر ژنە شەهیدێ شووی کردەوە مافی خۆیەتی کە معاشی شەیدانەکەی وەربگرێ هی مێردی یەکەمی بڵێن کە شەهید بۆ تۆ دژی ئەمە وەستایتەوە بۆ دژی ئەوەیت ئەمن لە ڕوانگەی سۆزم بۆ منداڵەکان ینی لە ڕوان گوتم ئەگەر ژنەکە شوو بکاتەوە ئەو پیاوەی ژنەکە دێنی توانە هەیە بە خێوی بکە بەڵام ئەو منداڵی بێ سەرپەرشتیار مایتەوە ئەمن لەگە ئەو ڕێیە بووم فعلەن ڕاستەکەی و ئەمن لەگە ئەوە بوو مندارەکان بێ ینی بێ سەر دەمینێنەوە بابیان شەهید بووە داچیان شوو دەکاتەوە بۆیە زۆرترین ئیمتیازی باوکەکە بۆ مندارەکان بێ هەتا تەمەنی ئەوەی پێیان دەرێن پێڕاگەویشتنیان ژنەکە کە شوو دەکاتەوە کابرای ئەو ژنە دێنی هەرتانی ژنەکە بەخێوکە ئەوەندە ژنەکە محتاج و ئەوە نابی بەرام لە حاڵەتێکدا ئەگەر ژنەکە شوو نکاتەوە قەت لەگە ئەوە نەبوویمە لەگەەوە بوویمە هەموو ئیمتیازەکە بدرێتە ژنەکە ئەگەر شوو نکاتەوە بەرام کە شووی کردەوە حەقە ژنەکەش خۆی مندارەکانی ئەوەندە بێ بە ژنەکە لەو ڕوانگەەوە بۆ بەڕاستی ئێستاش هەر لەگەڵەوەمە ئێستاش لەگەڵ ژنەکەش و معاشە وەربگرێ هەر بۆ مناڵەکانی سەرفە ئەگەر خۆی شوو بکاتەوە بۆچی وەری دەگری ئەگە بۆوانی سەرفەکە با مناڵەکان وەری بگرین ئەگەر خۆی شوو نکاتەوە زۆر تەبیعیە ئەخەوە باش زۆر باشە دەست خۆش کاتم زۆر کەم ماوە هیوادارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە کابینی شەشەم نێتوانی چەند وەزارەتێک بخاتەوە کابینی حوتە مەتوانێ ناخێ ناتوان بۆ خۆی کاک ڕێبوار مەسە کابینەی شەشەم و هەفتەم هەن یەک لەسەر یەک بەرنامەیەش دەکا کە بەرنامەی لیستی کوردستانیە نازانم خۆیان ناویان ئێمە هەنگاوانە چۆن نەبینی کە سالەماوەی 45 ڕۆژە وەزارەتی ناوخۆیەک بگرێتەوە وەزارەتی مالیەیەک بگرێتەوە ئێمە ئیشکردن نیە بۆ منەوە تەنەگە بە وژدانەوە لە مەسەلەکە بڕوانی نەمە ئیشکردن و هەنگاوان نییە بەڵام شەرتی وەکو دەرێ وەکو پێشتر دەیانگۆ کردار شەرتە ئەگە لە واقعی عەمەلدا ئەوە ڕەنگ بداتەوە ئەمنیش ناتانم برێم وانە بەڵام کەس باوەڕ ناکە لە واقعی عەمەلدا ببی بە یەک چونکە چۆن دەبی بە یەک بەتە چۆن وەزارەتی ناوخۆ تێکردەکەیەوە ئەو ئاسایشیانەی کە ئێستا لە ناوەنی پارتی و یەکێتی هەنا دەیانزار شەڕ یەکیان کردی ماری یەکیان تاران کردی خەرچی یەکیان کوژیە خزمی یەکیان گرتیە چۆن ئەوە تێکردە ئەتۆ ئەگەر دەتەوێت تێکرد بکەیەوە کاگ نێچیروان و کاگ عیماد حەقە پێشنیارێک بکەن بەڕێی من برێن با بەدیلێک بۆ ئەوانە دروست بکەین زۆر باش دەستخۆش ماوەیەکی زۆرە باز لە نزیکبوونەوەی گۆڕان نەکرێت لەگەڵ یەکێتی و پارتی تەنها تەسریح درا کە گۆڕان و یەکێتی نزیکترن لەیەکەوە هەتا گۆڕان و ئیسلامیەکان تو پێ دوایە نزیک بوونەتەوە لەیەکەوە و بزوتنەوەی گۆڕان ئەو هەنگاوە ئەنێکە نزیک بێتەوە لە یەکێتی و پارتی پێم وایە بزوتنەوەی گۆڕان ئێستا هێزێکی گەورەیە و هێزێکی کاریگەری جەماوەری زۆرە پێویستی بە ئیلاقات هەیە هەم لەگەر یەکێتی هەم لەگە پارتی هەم لەگە دەوروبەر هەم لەگە بەغدا ینی بۆ نمونە لەگەڵ یەکێتیە تەنها وەکو عیلاقاتە پەیوەندیەکە وەکو عیلاقات ئەمێنێتەوە طبیعیە یعنی ئێستا لە هیچ ئەگەرێکی ئەوە نییە کە لە داهاتووە هیچ ئەگەرێک یعنی قەتعی ئەگەری ئەوە نییە کە ئەو دوو حیزبە ببنەوە بەیەک یا هاوپەیمانیە گرێبن هەموو شتێک نیسپیە یعنی لە دنیاە شتێک نییە تۆ قەتعی برێ ئایا نا بەڵا هەموو شتێک نیسپیە سیاست لەوانێ شەژمانجی داهاتوو نەوەشتی زۆر باشە ئەسمامانی مارانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆ بەڕاشکاوی بەڕێزان بۆ سەرنجوو تێبینێگە توان لە ڕێگەی ایمیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا بەڕاشکاویەکی تر هەفتەی ئایندا هەموو لایەک لە خۆشیابن.